دا راندی سانتس لگل یاسادانرین کوماری لواشنطن خو پیشاندانان بخوا و دیگره. به نزدیکبونا هلبجارتنین ترکیه را گروپ ناونتوین مافین مروان فشار لدجی مدیا آزاد شرمزار دیکن. خانمک آلمانی کل سر دوسیه انفالان کار دیکه بحثا چاندا کردی و گرینگیا آلیکاریا رزگاربوین انفالان دیکه. دنگی امریکا لواشنطن پایتخت سلاوریزن هفکاری من بلین صالح و من صالح دمیجر بوا بینرن هیجا ام برنامه کنوی کرد کونکشن جوارا پیشکش دکن ام کاتتان باش و لامریکا و دست پیدا کین سەرۆکی ئەمریکا ڕوبەڕووی ئاستەنگی کۆنگرێس بۆتەوە لەسەر پێشنیازەکانی پلانی خزمەتگوزاری ئابووری لە پەیوەندی بە خۆڕاییکردنی قۆناغی بەر لە خوێندنی سەرەتایی و فراوانکردنی خەرجیەکانی سەرپەرشتیکردنی منداڵان و هەروەهاش خەڵکی بەتەمەن و کەمەندامیش. جو بایدن سەرۆکی ئەمریکا فەرمانێکی کۆماری مۆر کردووە و ئەو فەرمانەش 50 ڕێوشوێنی نوێی کارکردنی لەخۆ گرتووە. ئەم فەرمانە نوێیە ڕێنمایی دەدا بە نزیکەی هەر هەموو دامەزراوە فێدراڵیەکان تا کاری خۆیان بکەن لەسەر زیاترکردنی دەرفەتەکان بۆ دەستڕاگەیشتنی هاوڵاتیانی ئەمریکایی بە ئاستێکی بەرزی خزمەتگوزاریەکان بۆ منداڵان و هەروەهاش خزمەتگوزاریەکانی تر لە مەودای درێژخایەندا. سەرۆک بایدن بەردەوامە لە هەوڵەکانی بۆ دابینکردنی دارایی بە بڕی 750 ملیارد دۆلار بۆ 10 ساڵی کارکردن لەو بوارانەدا و هەروەها بۆتە بەشێکیش لەو بەرنووسی بودجەیەی بۆ ساڵی 2024 نردوێتی بۆ کۆنگرێس. کۆمبوونا حەکەمی فلۆریدا راندی سانتس بە یاسادانەرین کۆماری را لە واشنطن پایتەخت ڕۆژا سێشەمێ بوو جهێ خۆپێشاندانان لە پێش کۆنگرێسا ئەمریکی. دی سانتس لە پشتگیریەکێ دیگەرە دەمەکێدا کۆ ئەو دە پێشبازیە 2024 دا ji بۆ کۆشکا سپی لە هەمبەر سەرۆکێبەرێ دۆناڵد ترامپ و چەند بەرەندامێن دنێن کۆماری دسەکنە. هەفدیتنا دی سانتس لەگەل یاسادانەران لە پشت دەریên گرتی پێک هات لێبەرێ خۆپێشاندەر لە دەرڤە کۆم بوون و درشملدان وەکو دەما ژیانا ڕەش بن ئێریشان دەبە ئەم چ بکەن رابن لە بەرخوا بدن. دەمەکێدا کۆ دی سانتس داخوازنامەیە خۆیان سەرۆکتیە دنرخینە هەلمەتە سەرۆکتیە یا دۆناڵد ترامپ ڕاگەهاند کۆوی ژێ دەستپێکا ساڵێڤە زیاتری 34 میلیۆن دۆلار وەکو پشتگیریە هەلمەتە هەلبژارتنێ کۆمکردنە. تنه چند کاندید به فرمی هاتنه پیشبرکی دنافدجی بالیوزا امریکایا بره لنتوینی گرتی نکی هیلی. وتەبێژی کۆشکی سپی لەسەر قەیرانی سوودان دەڵێ تا ئێستا ئەمریکا هیچ شتێکی ئەوتوی نییە ڕایبگەیەنێ سەبارەت بە کشاندنەوەی کارمەندانی ئەمریکایی لە باڵێزخانەی خەرتووم. وتەبێژی کۆشکی سپی لە لێدوانەکەی درەنگانێکی ڕۆژی سێشەممەیدا ئاماژەیشی بەوە کردووە تا ئەو ئەمریکایانەی لە سوودانن وەها چاوەڕوان نەکەن واشنطن لە هەوڵی ڕێخستنێکدا بێ بۆ هێنانە دەرەوەیان لە سوودان و هەروەهاش هانی داون تا لە شوێنێکدا داڵدەی خۆیان بدەن و ڕێوشوێنی خۆیان دابنێن تا لە سوودان بچنە دەرەوە. کارین جین پێر دەشڵێت پێویستە ئەو ئەمریکایانەی لە سوودانن خۆیان ڕێوشوێنی خۆپاراستن بۆ خۆیان دابنێن. دومانا ڕەش و ئاگر ئیرۆ چارشەمێ ژێ ناوەندا ئارتێشە لە خەرتوومە پایتەختا سوودانێ دناو دەنگên چەک و تۆپاندا خویا بوون. وێنەیەکە زیندی ژێ کەناڵە نوچەیانە العربیە یا عربستانە سعودی بلندبوونا ئاگر لە پایتەختا سوودانێ نیشاندا. برمایên şewitî ji qatên jûrînên avahiyan dadîketin. Êrişên ezmanî li Xertûmê bûn dîplomat hatin êrîşkirin, sivîlan xwe di hindirê malên xwe da veşart û peydakirina xwarin û avê zehmet bûye yek ji girîngtirîn demên salê de ji bo misilmanan anko meha Remezanê. Şerê di navbera artêşa Sudanê û hêzên piştgiriya bilez hewlên nû yên bi dawîkirina desthilatdariya leşkeriya bi 10 salan li
ولات دخامة ترسية هزن بشتكريا بلس رخصنا كتشاكدارة جي مليسين كو بهوفيتين لدارفور تن سوجدار كرن تشيبوية دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکرای هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. رهبر مزنی ایرانی دارخستنا ریفراندومکی وکو ریبازکی جبو چارەسەرکردنا ناکۆکیین لە وەلێت دوورخست پشتی چەند مانج خۆ پیشاندانین کو سیستما ئاینی هەژاند. ئایەت الله علی خامینەئی پرسی لە کو دەرێ دنیای ئەڤ یەک تێکردن گەلو ئەم ji بۆ هەر پرسگرێکێکی ریفراندۆمەکێ بکن وی ئەڤ ئاخافتن لە تەهرانê ji خوێندەکارên zanîngehê را kir xuyabû ku gotinên Xamîneî wekû bersivekê li hember gotinên serokêberê Nermerê Hesen Rohanî ne. Rohanî demekê berê bang li sîstema desthilatdar kiribû ku referandumê pêk bîne ji bo wergirtina raya giştî li ser siyasetên derve, navxweyî û aboriyê. Xamîneî got ku xelk hemî nexwedîşiyanin ku mijarên baş şîrove bikin da ku li referandumeke wiha da deng bidin. سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران جارێکی تریش هەڕەشەکردنی لە ئیسرائیل دووبارە کردەوە لە ڕۆژی لەشکری ئێراندا و خۆشی دوور ڕاگرت لەوەی ڕەخنە بگرێ لە شانشینی عەرەبستانی سعودیا هاوکاتی ئەو هەوڵانەی تاران دەیاندات بۆ کرانەوە لەگەڵ ئەو شانشینەی ناوچەکەدا. لەگەڵ هەڕەشە و سەرنجەکانی ئیبراهیم ڕەئیسیدا فڕۆکە جەنگیەکان و هەلیکۆپتەرەکانی لەشکری ئێران بە ئاسمانی تاراندا دەسوڕانەوە و لە هەمان کاتیشدا تەلەڤیزیۆنی ئێران ژێردەریاییەکانی وڵاتەکەی نیشان دەدا لە کەنارەکانی ئێراندا و نمایشتی خۆیان دەکرد. لە وتارەکەیدا ڕەئیسی هێرشی کردەوە سەر ئیسرائیل کە وەک دەگوترێ گومان هەن تەل ئەڤیڤ ژمارەیەک هێرشی کردبێتە سەر ئێران لە وەتای داڕمانی دانوستانی ناوچی نێوان ئێران و زلهێزەکانی جیهان. ڕەئیسی داواش دەکا ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبهێڵێت. سیاسەتی ئەمریکا لە وەتای بەڕێوەبەرایەتەکەی جیمی کارتەرەوە وەهای لێ چاوەڕوان دەکرێت پارێزراوی ئەو ناوچەیی کەندا و گرنگ بێ بۆ گواستنەوەی وزەی سوتەمەنی بۆ وڵاتانی جیهان. گواستنەوەی یەک لەسەر 5 سوتەمەنی جیهان بە تەنگەی هورمزدا تێدەپەڕێت. و پێشوازیە نوچەک هەیە دەربارەی سووریەدا پێشوازیە وەزیرێ دەرڤەیە عربستان السعودي مير فيصل بن فرحان لشامي جالي سروكي سوريا بشار أسد و روجا سيشمي وكو بنغافا هري جرين تيديتن جبو بداوي كرنا قطبونا الرجيم السوري جدردورا خويا عربي او یکم سردان دیپلماتیکی پای بلندی عربستان السعودیه هزدار بو شامه بو جدما کوتیکلی هاتن برین پشتی تپسرکرنا کجرا اسد لسر خواپیشاندران ده سال 2011 ده که تند تجی بر به شرکی نافخوی 10 سالان و بر مدیا فرمیا عربستان السعودی گفت که ده جوینه ده گاوین پیویست جبو چارەسەریەک سیاسی ج آلوزیا سوریه را که ناسنامه ویا عربی بپارێزە و وگرین ناو در دورا ویا عربی هاتن گوتو بشکرن. وزیر دروی سوریه فیصل مقداد جی سردانا تونس کر و به وزیر درو نبیل عمار و سروک قیس سعید را کۆم د دمکه دا کو هجمارک ولاتین عرب هول ددن پیوندین خو به رژیم سوریه را باش بکن و سوریه جارک دن وگری ناو کمکار عربی ریوبری خسر یا باکور روجلات سوریه دست پیشخریه که راگهاند کته دا جارک دن بانگ دیالوگ به حکومت سوریه را دکه
او دبیجه کریزا سوریه د ناوا سوریه دا چارەسەر دەبێ و هەر چارەسەریەک پێویستە هەمی پێکاتەیەن سوریە بەحەوینە ji bo gotûbêjkirina vê mijarê niha birêz Newaf Xelîl rêveberê navenda Kurdiya lêkolînan li Almanyayê bi rêya Skype bemeraye dem baş mamoste Newaf ev ne cara yekem e rêveberiya Xweser daxwaza rûniştin û diyaloga bi şamêra dike çi tiştên nû vê carê heye li gor xwendina te باش بو گهدار و تماشاوانا نه تشتینه بگو من گلک تشت هرم دنیای چید بن پشتی شر اوکراینیا ده روجلاتان اوین دی چید بن ام ده ترکیه نرن انا روشا چواد بو و چوا بلز دکه بلز و بز ده خازم عالی رژیم ده و شوی کی گلک اشکارو وکیل بید هم دو خازن ربریا خسر تک ببن وکی ده نابینکاریا چینی دبرا ایران و سعودیه دی و بینن انجام ایج باور دکم لیمن ایج خیات کن و لسوریه ایج خیات کن سعودیا گ لهمبری و قرار رژیمی بو ایدی آنا اوجی وی کاری دکه یعنی رژیم بگر نوا جبات عربی یعنی جبات عربی فرمیه تجم وقت جامعه الدول العربيه چینی هي ایدی آلیه جهیه او آلیه ربریا خسر بهذا خوي لشكري بشر البرامبري داعش بتكليه خوي بكواليسيونا نامنتويره وبقرو تفقرا دبلوماسية قد كي قارب بيشنجي جكسن سوري ماني إبراستي لقهرتنا رجيم هولدان بكن رجيما امتزانن زيدي 5 سالي دستلاتدار بهذا استخبارات وبهذا دولتي ایدی افری وبری وکلو نری فی گلن کسن باکور رجلات سوری دبیجی فادی تنک مجیه بشویه کی فکری و او دی تنجی بریکوپیک جبو همو سوری پیش کی لیت دی ساعت تایبت من دیاوی دبرید مینه آلیک تنی مایی ای اپوزیسیونی ده او آلی مایی رفبریا خسر یعنی اگر انها استانبول دنین جوار ائتلاف ایدی امدزان روشوا چوایی دوی درباره ده شاوری و بری کاری بوجیان شر که هفبش دسپیک کرد و پشتی بشداری عرب و پیکاته ده لبرانبری داعش بک کواليسيون که نفتوی بری امریکا شرکتی امریکا پیشگرتیه بک عالیه مدنی دیجی عالیه سیاسی دیجی دیسا کرد و عرب و پیکاته ده نرو کار بیجه لگوری روشا سوری و لگوری اف تراجدیا که در باستره نمونه که باش هات پیشکش کرن عكسي دبري رجيبي ودبري تشتا ما مست نواف ببورة يعني امزان كدفان كومبينين بيجن ولاتين عربي بالسوريا راح هر جارك بحصا يكبون اخا سوريا دبو سروري ويكبون اخا سوريا دبو وتشتي بالكيش دوج دس بيشخريا بيجن ريفابريا خسر دا وانجي جارك دوبات كر لسر يكبون اخا سوريا يعني اف خال ريفابريا خسر دبجا وكو برسف جوان هولدانان جبر كوتي غوتن رنگه تنی اف بيجن كرد بي ورن ارمانش كرن يعني ام بيجن كرد سوريا دخوازن بشكل سوريا بقاتين وكو ام بيجن ستاتويه كتايبه درس بكن يعني برسفك جوان را يانجي راستيه كدوي بيك ورا كي صالح كزانه بري كسك دهات قرتل سوريا دمار رجيمه بعزده دقوت هولداني جدا خوازي هولداني فقط عندنا بشكل خاكا سوري وي خاكا سوري جبيين كده كما بس روح كردستاني بو نا از باور دكم مثلا هنا دراغ عندنا عربي ده بلكي ملتي ما البرشي ده الدياسبورا نزان دراغ عندنا عربي ده وايغ خدي غرافي خد بينن اوبوزيسيون كرتين توامبار كرنج جدا خازن وبشكل آخر سوريا وبكن نولو تنيجي حتى وزير الدولة روسيا لافروف هر دل كذا تم بجد بأمريكا عودة دولتك الكردي شكل لند برنامج بارتيه ريفابريا خسر ده وند برنامج تفجر كردي تفيد جدا خازي تنا از نبحثا ما في كردا وك ما في هركسي رواي دولتك واز نبحثا بحثا برنامج سياسي لرجباي كردستاني تو بارتيه كردي بحثا دولتك كردي ناكن اب تشتي بلا كرن حتى ادي غير ريجيم حتى السوريين عادي بريشان كن هذا دواكونا ودفرادنه ديس اوج بين بكرج دا قازن وكي هالوسطى سياسي يا ريفابريا خسر لسربن قاعد ديتنا سياسيه مسدك هفسروكي هنا كسايتيه كي ناسكري عربي ديرا زوريه لي او كسايتي ما بس شيخ رياض ضرار
5 سالاش بوی مثلا کردی کتی زندانی ده او جی تام بار کردن یعنی دوی آسته ده کسی که هی گرکی ای سوری جوار بیجن اف دیار بو مامۆستا نواف خالك دن او جی بالا مکشان دست پیشخریه دا او کو دبیجن کریزا سوریه دبی دناوا سوریه دا وره چهار سر کردن ام باش زانن کو دستن در و گلک دناف سوریه ده هنه ام زانن کو امریکا جا علی کی دا روس جا علی کی دا ایران ترکیه یعنی گلک ولاتین عربی دن هنه چاوا کریزا سوریه دکاره دناوا سوریه چهار سر به دمکه دا کو دستن در و دناف سوریه دا گلکن برسلداینا وا کسی ریوبری تام بار دکه ریوبری به شوی کی گلکی زلال دبی ام دوی آسته دن شواب هورن وقتی که اون آماده بین سر ماسیرونین ایم وقتی ریوبری خسر امکان سر ماسیرونین و دیتنک ما پروژه ما نقشریه کی مجبوری در کتناش وی کریزی هی دا گون راست بین و درست بین ورن بین اف بین کارم سر ماسیرونین نه رژیم سوری کار وی که به ایران و به روسیه و نش خو گروپین اپوزیسیون تدی اوجی شو به سوریا بخواد دست خوشوار شدیه چسپاندن یاجی دوباره کرنا هلوستا ریوبریا خسر وکن گود وی آسته دی و دوی هزی دی برای نرینا تگیشت مامۆستا از دعوة اللي بورينت كم دما مكيمة نواف خليل ریوبری ناوندا كردية لكولينان تج ألمانيا مرة سپاس بۆ دەماتە باش بخندی بەڕەش و بارانەکانی ئەم دواییە زیانێکی زۆری داوە لە چێلگە کشتتوکاڵیەکانی هەرێمە کوردیەکەی باکووری ڕۆژهەڵاتی سووریا. وەرزێرەکان دەڵێن ئەو بارانە ناوەختە کاریگەریە بێ بەسە بەروبوومی کشتتوکاڵی ئەم ساڵیانەوە. زانا عومەر لە راپۆرتەکەیدا ڕای پسپۆڕانیشی وەرگرتووە و دەڵێن ئەو کەشوهەوایی ئێستا پەیوەندی هەیە بە گۆڕانی کەشوهەواوە. چاندنیا گو اف چند مهن لبنده بو سودیجی بگره بو زرار و البر باران و زیپکی چو نصرالدین عیسای 5 سالی جگند کردو ی گریدای دربیسیه ای سال 100 فول چاند بو بگو تناوی تشتک جبر همی وی نما و بی چاره مایه اوجي تلاف بونو سري سدي سد يعني تشتقتين معي انما تشيجي دبه افولجي مساحتاي دور سد دور 100 تشتقتين معي ده هفته دویم یا ماه نیسان ده لسرانسری هرم باکور و رجلاتی سوریه بارانک زیده باریا و باهوز چیبون ده انجام ده لهی رابون و زیپک باریا جوتکارن ده ورژی یکسر راستی زراری هاتن بر همین هنکان لبر لهی چون و هنک جبر زیپک بعرده و راست بون اجت المطره اوت البارح بارانك زيدا بريا دروجان باريا پشت رزيبك بسر زويان دهات زوي تفس بيبون چاندني نما خويابو زوي چون و چاندني نما جيانا مجي لسر چاندنية على هالزرع المعيشة كلها لگوری جوتکاران ده هیاما 3 روزان ده نزدیکی 100 میلیمتر باران و لبن زیبکه یم پر مزن باریان جوتکارن گندوار دربیسیه زرارا هری مزن جبر زیبکه دیتن گو زوی نزی 20 گندان آنگو در دورا 6000 دونم راستی زراری هاتنه به تایبتی بر همین مینا فول کمون و گجنیش نصرالدین وکه همو جوتکارن گو زرار دیتنه به هیویه گو ای سال برهمک باش ور بگرن لهیوی آوی نچو سری ای سال 2 سال اف زهايد هات و ای سال مدگو ان شاء الله وی باش به باران هي و باش بوز يعني چاندنیه مگل کی باش بون لی اف تشتی چبو براستی تفد خراکرو تشتکته نما يعني خراب لگوری پسپوران روش هوایی گو هرم تیره در باز دبه یک جه انجام گوهرین آف هوایی سرانسری جیهانیه گو لهن دوران زهایی چه بون و لهن دورین دن باهوز و لهی سوریه بگشتی باکور و رجلاتی سوریه بتایبت جسال 2019 و ریجه بارانا بارینه هفته جسادیدا کتبو و گلک دور بون چولستان لآلیه کیدن ای سال جبر بارانا زیده گلک جاران لهی رابو و زرار گهشتن زویان زانا عمر دنگ امریکا گندوار دربیسیه کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە لە وتارە شەڕانگێزیەکانی خۆی بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانەکانیشیان لە کاتێکدا زۆربەی وڵاتانی ئەو ناوچەیی جیهان ئێران بە سەرچاوەی سەرەکی ئاژاوەجێڕی و شەڕانگێزی ناودێر دەکەن و زۆرێکیش لە چاودێر لەو بڕوایەدان
کرانەوە و باشکردنی پەیوەندیەکانی نێوان تاران و ڕیاز پێ ناچێ ببنەمایی هیچ گۆڕانکاریەک لە ڕەفتارەکانی ئێراندا. شەماڵ بەشیری نووسەر و شیکەرەوەی سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک شەماڵ سوپاس و پێزانینم هیچ دەرفەتێک یان ئەگەرێک هەیە ئەم کۆمارە ئیسلامی ئێران ڕەفتارەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بگۆڕێ؟ زۆر سپاس وسلااوڕێز بۆ ئێوە بینەرانتان کاک بڵن. لە ڕاستیدا کارنامەی ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامی ئێران نیشانی داوە کە گۆڕانکاریەک بنچینەی کە بتوانێت کاریگەری لەسەر هەڵسوکەوتی ئەم دەوڵەتە چ لە ناوخۆی وڵات و لە دەرەوەی سنوورەکانی خۆیدا بێ زەحمەتە بەدی بکردرێ. بەڵام دەبێت شتیشمان لەبیر نەچێت کە ناکۆکیەکان و لێدوانە شەڕانگێزیەکانی ئێران بەرامبەر بە دەوڵەتی ئیسرائیل تەنها گرێدرا و یا سنووردار بە کۆماری ئیسلامی ئێران نییە، بەڵکو هەر لە سەرەتایدا مزراندنی دەوڵەتی ئیسرائیلەوە لە سەردەمی پەهلەویشدا ئێمە هەمیشە شاهیدیەوە بووین کە ناکۆکی استراتیژیکی قۆڵ لە نێوان دەوڵەت نەتەوەی دیابڵین دەوڵەت نەتەوەی ئێران و دەوڵەتی ئیسرائیل لە ئارادا هەبووە و هەردوو لە جۆرێک لە ملانەی دەسەڵات لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوونا. هەرچەند لەم خۆناغەت گەلێک جار خاڵی هاوبەش لە ئارادا هەبوو وەکو بەرەنگار بوونەوە دەگەڵ پان عەرەبیزم یا بڵێ ناسیۆنالیزمی عەرەبی یا ڕادیکالیزمی سوننەگەرایی لە هەرێمەکەدا، بەڵام لە زۆر خۆناغانیشدا کۆمەڵێک خاڵی دژبەری استراتیژیکی لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا لە ئارادا هەبووە. بەڵام ئەوەی کە تایبەتە بە کۆماری ئیسلامی ئەوەیە کە ناکۆکیەکان لە ئاستی سیاسی ئابووری و خیتابەت و لێدوان زیاتر پەڕێسەندووە و گەیشتە ئاستێک لە پراکتیکێکی شەڕانگێز کە لە زۆر خۆناغاندا هەڵگری کاراکتەرێکی تێرۆریستی بۆ بەرامبەر بە هەم دەوڵەتی ئیسرائیل هەم هاوڵاتیانی ئیسرائیل و هەمیش گەلانی ئەم ناوچێکە لە منتەخەدا بوونا. بەڵێ کاک شەماڵ ئەو سزانەی کە سەپێنراون لە سەر کۆماری ئیسلامی ئێران، ئەو شەپۆلە گەورەی ناڕەزاییانەی کە لە ناو ئێراندا هەیەەوە وەکو کارتێکی فشار سەیری دەکرێت بەسەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانەوە، بێ لەوانەش لە پەراوێزنانی ئێران لەسەر سەکۆی نێونەتەوەی ئەمانە هیچیان نەبوونەتە مای ئەوەی کە بڵین ئێران لەوانەیە ڕەفتارێ لە ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت. ئەگەر ئەمانە نەبوو بن چ شتێکەیە بتوانێت وەها بکە ئێران ڕەفتاری خۆی بگۆڕێ؟ بڵێ کاک بڵێن ئەم پێوا بێ ئەو مەسەلەیە تۆزێک دوولایەنەیە، ینی ئەمەی کە ئێستاکانە دەرگای کردوتەوە لە بەردەم ئەم لێدوانە شەڕانگێزیانە ئەو گۆڕانکاریانەیە کە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئارادایە. ئێران ئەگەر ئێوە سەرنجتان دابێ بە لێدوانەکانی هەری دوای ڕوحانیش ئەوان پێیان وایە کە هەرێمەکە بەرە و داڕشتنەوەی کینەوەدا دەڕوا ئەم داڕشتنەوەی نوێ و دەبێتەوە کاری ئەوەی کە جیهان لە تەک سەریبوون دێتە دەرەوە و جەمسەری نوێ دێتە ئاراوە و ئەوان پێیان وایە وڵاتی سین دەبێتە ئەم وڵاتە نوێیە یا بڵین ئەم جەمسەرە نوێیە کە دەتوانێت کاریگەری قۆڵی لەسەر هاوسەنجی جیهانی و هەرێمی داهبێ. هەر بۆیە ئێران لە هەوڵدایە کە ئەم گۆڕانکاریە نوێیانە بەکاربێنێ بۆ تێکدانی ئەم هاوپەیمانی ئیبراهیمی کە لە نێوان وڵاتانی خەلیج هاتە ئێراوە، وڵاتانی خەلیج و ئیسرائیل هاتە ئاراوە و لە هەمان کاتیشدا دەیهەوێ هاتنە سەرکاری لایەنە ڕادیکاڵ و ڕاست ئاژۆکانی ئیسرائیل و ئەو ئاڵۆزانێکی ئێستاک ئەو قۆناغی دوایی لە جەروسەلیم هاتوونەتە لە ئورشەلیم هاتوونەتە ئاراوە دەیانهەوێت قۆناغە کاربێنن بۆی کە پەرە بە ئەم گوتارە ئیسلامیە و خۆوەکو نوێنەری جیهانی وڵاتانی عەرەبیش یا بڵین وڵاتانی ئیسلامی و مسلمانانی جیهانیش نیشان بدەن. هەر بۆیە ئەم بارودۆخە بە جۆرێکی هەم زمینە ئێران زمینە لە پێشکەوتنە هەرێمیەکانەوە دەگرێت و هەمیش ئەم دەوڵەتە دەیهەوێت بە جۆرەکان لەم قۆناغا کەڵێک وەربگرێ بۆی کە خۆی وەکو تەکلایەن وەک ڕێبەری مسلمانان و وڵاتانی ئیسلامی نیشان بدە. بەڵێ گۆڕینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە بابەتێکە زۆر دەمێکە قسەی لەسەرەکرێیان ئەتوانم بڵم لە ساڵی 1990 کاتێک یەکەم شەڕیکەندا و ڕوویدا زۆرێک ئاماژە بەوە دەکرا و تا ئێستش بەردەوامە و جەختێکی زۆری لێ دەکرێتەوە. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئێران دەبێتە بابەتێک بۆ گۆڕانکاریە یان نا؟
ئەم پێم وایە ئەگەر مەبەستمان گۆڕانکاری جۆرێک لە زەخت و گوشاری دەرەکی بێ کە بتوانێت ئێران بگۆڕێنێ هەتا ئێستاکانە ئێمە دەست پێشخەریەکیە بۆ جۆرەمان لە ئاستی ناودەوڵەتیدا نەدیتەوە بۆی کە هەوڵ بدا ئێران لە ڕیشەدا ڕوبەڕووی کۆمەڵێک گۆڕانکاری بکاتەوە بەڵکو هەموو هەوڵەکانەوە بۆ بە کۆمەڵێک بڕیاری سیاسی بڕیاری ئابووری ئێران ڕوبەڕووی جۆرێک لە پەرتەوازەی گۆشەگیری زەخت و گوشار بکاتەوە کە هەڵوێست بگۆڕێ و ئەمەش تا ئێستاکانە جواب دەرەوە نەبووە تەنانەت لەو قۆناغی هەری دواییدا کە ئێران ڕوبەڕووی کۆمەڵێک ناڕزایەتی ناخۆی بووە و جۆرێک لە شۆڕش سەری لە هەموو ئێراندا بڵاو بووە ئەمە نەیتوانی ئێران مەجبوری ئەمە بکە یا بگەێنتە قۆناغێک کە بە خوداچوونەوەیەک لە سیاست و استراتیژیدا بکە هەر بۆیە چاوەڕوانی دەست پێشخەریەکی ناودەوڵەتی بۆ کە ئێران مەجبوری گۆڕانکاری بکە لە ئارادانێ و لە هەمان کاتدا هاوپەیمانەتی ئێران دەگە وڵاتانی وەکو چین وەکو رووسیا وهای کردو کە هەمیشە دەرگایەکی کراوە ببینێتەوە بۆ قوتارکردن لەم گۆشەگیریانەی کە ڕوبەڕووی ئێران دەبێتەوە. کاک شەماڵ سپاس و پێزانینم بۆ تێبینی و سەرنجەکانت زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش. هەڵبژاردنەکانی تورکیا یەکێکە لە دۆسێ گرنگەکانی ناوچەکە و جیهانیش ئێمەش لێرە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕۆژانە لە نوێترین بابەتەکانی ئەو هەڵبژاردنە ئاگادارتان دەکەینەوە. ئەمڕۆژ تەوەری هەڵبژاردننی تورکیا بە بڕگەیەک دەست پێ دەکەین کە هاوکارم ئوزڵەم یاساک ئامادەی کردووە و پێشکەشی دەکات. ئوزڵەم کەرە بکە. سپاس بالن تماشاوانên hêja Silavu Reis wek têzanîn li Tirkiyeyê hilbijartinên serokkomariyê yên sêzdan û parlamentoyê ya serdema 28 wê di çardeyê gulana 2023 de werin darxistin. Ji ber vê yekê jî em wek rojnamevan rojên herî çalak yên rojeva siyasî ya Tirkiye temaşe dikin û ji nêj ve dişopînin. Hilbijartinên Tirkiye ne tenê ji hêla medya û navxweyî ya navneteveyî ve lê ji hêla paytaxtên li serenserê cîhanê ve jî di astekî pir nêz ve bi meraq tê şopandin ku gelek şîrovekar van hilbijartinan wek yên herî girîng yên di 10 salên dawî de binav dikin. Em jî dixwazin îro di vê beşê de bi hin pirs û bersivan têgihiştina ser rewşa hilbijartinên li Tirkiye hinekî hêsan bikin û ji bo we raber bikin. Ka em binêrin gelo li çend berbijarên serokkomariyê pêşwaziyê dikin. Di hilbijartina serokkomariyê de çar berbijar hevrikiye dikin. Di rêza yekî da serokkomarê niha Recep Tayyip Erdoğan heye ku hevdem berbijarê îtifaqa komariye. Di rêza duyan da jî serokê CHP ku partiya serekî ya opozisyonê û hevdem berbijarê serokkomariyê yê îtifaqa neteve. Di rêza sisya serokê partiya memleket û parlamenterê berê Muharrem İnce heye. Di rêza çaran de jî siyasetvan Sinan Oğan heye. û ev çar berbijarana ew bo serokkomariya Tirkiye yê nû pêşwaziyek dijwar didomînin. Ka em di pirsa xuna di duwan da çi mêze bikin hilbijartina serokkomariyê wê gelo çawa werin kirin. Hilbijartinên serokkomariyê ya dora ewil wê di çardê gulanê de pêk were ger di dengdanê da Tı yekî ji wan çar berbijaran ji sedî pêncî zêdeyî ya piraniya dengan bi dest nexe hilbijar wê çardê roj şunda di 28 gulanê de jî carekedin biçin sersondoxan. Di dora duyê de hemû berbijar beştarî hilbijartinê nabin. Tenê ku du berbijar beştar dibin. Yên ku di çardê gulanê de herî zêde deng bi dest xistine. Di encamê dengdanê de berbijarê ku piraniya dengên derbazdar bi dest bixe wê bibe serokkomarê nû yê Tirkiye. Li gelo me gotibû ku her du hilbijartinên bi hevra tên pêkanîn gelo hilbijartinên parlamentoyê wê çawa werin kirin. De heman roja hilbijartinên serokkomariyê de ew ê hilbijartinên parlamentoyê jî ji bo 600 kursiyan li parlamentoya Tirkiye werin darxistin.
خالا گرینگ یا ده هلبجارتنین پارلمنتوی ده گلوچیه خالا تماشاوانین هجا خالا گرینگ اوه کو سروکومار ترکیه رجب طایب اردوغان سیستما هلبجارتنان ده 12 adara 2017 de guhert û rê li ber partiyan hat vekirin ku ew karibin bi îtifaqan beşdarî hilbijartinên giştî bibin. Ji ber vê rêşê jî niha boku partiyên siyasî kursiyan bi dest bixin divê yên bi tenê sera xwe yan jî li di nava îtifaqa de ji benda hilbijartinê derbas bikin. O dengên giştiyên ittifaqê jî benda hilbijartinê derbas bikin. Ev tê çi wateyê? Ev tê wateye ku bi qanûna nû ya hilbijartinê benda welat ji sedî deh hatiye daxistinê ji sedî heftan. Ev tê wateya ku benda hilbijartinê li gor dengên giştiyên ittifaqê tê hesibandin ne li ser bingeha partiyê û li bi tevahî 24 partî dikevin hilbijartinên giştî yên li Tirkiye û li Kurd jî amedekariyên xwe bi partiya HDP dikirin lê ji ber xeteriya girtina HDP evê bi partiya çep ya kesk tekevin hilbijartinan. Temaşavanên hêja em hatin dawiya vê beşê em ê anniha herin cem hevkarên xwe balen û salih. Gelek spas. Dengê Amerîka serçaweyên mutmane pêkirawî hewa û zanyarî. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دەمەکێدا کۆئالیên Tirkiye tevlî rêkebiriyeke tund a hilbijartinên meha Gulanê bûne, komên navnetewiyên mafên mirovan tepeserkirina medya serbixwe şermezar dikin ku kontrolkirina serokê nihayê medyayê serdest şermezar dike. Raporta Dorian Jones ji Stenbolê zanyariyên zêdetir hene. میدیای هەواڵی دۆکس نیوز لەگەڵ تۆڕی پەیامنێرانی سەرتاسەری وڵاتەکەدا یەکێکە لە ژمارەیەک لەو پلاتفۆرمە میدیایە سربەخۆیانە کە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی تورکیا لە مانگی 5دا ڕووماڵ دەکەن. لە هەڵبژاردنەکانی پێشوودا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بە توندی کۆنتڕۆڵی ڕۆماڵی میدیاکانی کردبوو، بەڵام ئیتر لەمە دووە وا نابێت. میدیای ئۆپۆزیسیۆن یان میدیای سربەخۆ گەشیان کردووە و کای هەژمونی خۆیان زیاتر کردووە. تەنانەت دەتوانم بڵێم لە ڕووی ژماری بینەر لە ڕۆژی هەڵبژاردندا بینەر و شوێنکەوتوانی ڕێکخراو سربەخۆکان زۆر زیاتر دەبن لە چاو میدیای باڵا. بەڵام دەسەڵاتی ڕێخستنی میدیا کە لەژێر کۆنتڕۆڵی حکومەتدایە سزای دارایی زیاتری سەپاندووە بەسەر میدیا سربەخۆکاندا. دەرەنجام لەلایەن 20 میدیای نەودەوڵەتی و چاودێری ئازادی ڕادەربڕینەوە ئەو بڕیارە شەرمەزار کرا. ئەگەر ئەرکی ڕێخستن هەبێت ئەمە نابێت پێش ئەم هەڵبژاردنە چارە نووسازە لە دژی کەناڵێکی تەلەڤیزیۆنی ڕەخنەگرانە وەک چەک بەکار بهێنرێت. حکومەت تومەتی بە حیزبیکردن لەلایەن دەسەڵاتی ڕێخستنەوە ڕەت دەکاتەوە. کەناڵە سربەخۆکانی وەک هاڵک تیڤی دەڵێت سەپاندنی سزای دارایی بۆتە بەشێک لە بازرگانیکردن و هۆشداری دەدەن کە مەترسی ڕاستەقینە داخستنی ئەو میدیانەیە کە هەڵبژاردنەکانی مانگی داهاتوو ڕووماڵ دەکەن. لە پەخشەکانماندا هەمیشە دەتوانن هۆکارێک بۆ سزادان ڕستەیەک چاوپێکەوتنێک یان لێدوانێک بدۆزنەوە. هەر بۆیە هەمیشە لە ئامادەباشی داین. ئێمە هەمیشە لە چاوەڕوانی داین. بەڕێوبەران و هاوڕێ و ڕۆژنامەنووسەکانمان بەرپرسیارن لە هێشتنەوەی ئەم کەناڵە بەکراوەیی. ئێمە بەرپرسیارین لە ڕێگریکردن لە سزایە کە دەبێتە هۆی داخستنی ئەم کەناڵە. سەرڕای مەترسی داخستن و خەرامەکردن کەناڵەکانی وەک هاڵک بینەرێکی زۆریان بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکانی وەک بوومە لەرزە کوشندەکەی مانگی دوو ڕاکێشاوە. کاتێک راپۆرتی لەسەر کەموکوڕەکانی حکومت بڵاو کردەوە کە ئەردۆغان دانی بە هەندێکیان ناوە. شۆڤەکاران دەڵێن ئەم جۆرە ڕووماڵکردنە یارمەتیدەر بووە لە بنیادنانی ناوبانگی میدیایی سربەخۆ پێش هەڵبژاردنەکان بۆ ڕووماڵکردنی دادپەروەرانە، بەڵام ڕەخنەگرانە.
ئەگەر دەنگی نوێ میدیا نەبووایە گوێمان لا بێتوانایی حکوومەت نەدەبوو بەڕاستی راپۆرتی باشی ئەم بڵاو کردەوە بڵاوکردنەوەی راپۆرتی باش بۆ خۆی بەسا مەرج نییە تەنها دەنگدان بە گێڕانەوەی ئۆپۆزیسیۆن یا دەنگدان بە سیاسەتمەدارانی ئۆپۆزیسیۆن بێت بەڵام ئەوە تەنها ڕنگدانەوەی ئەوەیە کە لە گۆڕێدایە و چی ڕوودەدات و ئەوەش بەڕاستی گرنگە بۆ شەوی هەڵبژاردنەکە. کەناڵە نوێەکانی تەلەڤیزۆنە سربەخۆکان لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا دەستیان پێکردەوە زۆرێک لەو پەیامنێرانی کە وازیان لە بواری میدیایی هێنابوو گەڕاونەتەوە بۆ یارمەتیدانی ڕووماڵکردنی هەڵبژاردنیە کە هەموو لایەنەکان بانگەشەی ئەوە دەکەن کە یەکێکە لە گرنگترین هەڵبژاردنەکان لە مێژووی سەرۆکایەتیەکانی کۆماری تورکیادا. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی دۆریان جۆنز دەنگی ئەمریکا ئەستەنبوڵ. لە ماوەی 20 ساڵی فەرمانڕەوایەتیەکەیدا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا وەک زۆرێک لە چاودێر جەختی لێ دەکەنەوە هەموو هەوڵێکی داوە تا کۆنتڕۆڵێکی تەواوەتی دامەزراوەکانی دەوڵەتی تورکیا بکات. یەکێک لەو دامەزراوانە لەشکری تورکیا. دکتۆر جەبار قادر شارەزا و پسپۆڕی کاروباری تورکیا ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر جەبار زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا دامەزراوەی لەشکر لە تورکیا بۆتە ئەمڕازێکی سیاسی بۆ ئەم هەڵبژاردنە؟ بڵێ ئەم کاتتان باش هەڵبەتە وەکو جەناب بتوتت ئەردۆگان و حزبەکەی لە 20 ساڵی ڕابردووە دەستیان گەیشتووە بە هەموو جوگەکانی دەسەڵات و هەموو ئامێرەکان بەکاردێنن و هەمومان دەزانین کە هەوڵێکی زۆری دا بۆ ئەوەی بە تەواوەتی کەنتڕۆلی سوپا بکات شوەیەکە لە مەترسێ گەورەکان بۆ سیستەمی سیاسی تورکیا بەگشتی و دەسەڵاتێکی بڵێن ڕەوتی ئیسلامی بە تایبەتی هەمیشە سوپا بووە لەبەرەوە بڵێ یعنی سوپا کراوە هیچ نابێت لەو بارەیەوە کە ئەوەی بۆ هەڵبژاردن و بۆ پرۆپاگەندەی هەڵبژاردن پێویستە بە سوپای بکا وەکو هەڕەشەکان وەکو هەڵمەتەکان وەکو ئەوەی کە بە تایبەتی باسی بڵێن پیشەسازی سەربازی دەکا پیشەسازی جەنگی دەکا کە ئەمەش بە خەڵک دەفرۆشێتەوە و لە چوارچێوەی ئەو تیۆری پیلانگێڕەیە کە گوایە ڕۆژاوات لە دژی ئەوەیە وڵاتانی ڕۆژهەڵاتیە وڵاتانی موسڵمان لەم بارەیەوە پێشکەوتن بە دەستبێنن و لەبەر ئەوەی ئەردۆگان گوێ بەو داخوازیە ڕۆژاوا نادا بۆیە دوژمنایەتی دەکەن لەبەرەوە دەبینین لەم ڕۆژانەیە زۆر باسەوە دەکرێت مەسەر باسی درۆنەکان دەکرێت باسی کەشتی جەنگی دەکرێت کە ڕادستی سوپاکراوە باسی کۆمەڵێ لەو پرۆژانە واکردنەوەی پرۆژەکانیش هەمووی هێڵەراوەتەوە لە ئێستەوە تاوەکو کاتی هەڵبژاردن بۆ ئەوەی ئەمە هەمووی وێنەیەک بدا بە خەڵکە تورکیا لەژێر دەسەڵاتی ئەردۆگان و حیزبەکە پێشکەوتنی زۆر گەوریان لە هەموو بوارەکان. دکتۆر ئەگەر یارمەتی بی ئەلبەتە ماوەیە کە ئێمە گوێمان لەوە دەبێت کە تورکیا کردەیەکی لەشکری دەکا ئەو کردە لەشکریت دژی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەبێت یاخود دژی هەرێمی کوردستانی عێراق دەبێت بە مەبەستی لێدانی گەریلاکانی پەکەکە وەکو دەڵێ ئەگەری چەندە لە ئێستەوە تا کاتی هەڵبژاردن تورکیا ئەو هێرشە بکات؟ ئەمە وایە ئەوە یاریەکی زۆر کراوە دەبێت لەبەرەوە ڕەنگ بێ هەندێک کردەوە بکەن بەڵام کردەوەکان بە بۆچوونی من سنووردارە بن ئەجینا کردەوەیەکی زۆر فراوانی سەربازی لەم کاتەدا هەموو کەسێک بەو شێوەیە هەڵی دەسەنگێنێ ئەکە ئەمە بەشێکە لە هەڵمەتی هەڵبژاردن و ئەمە لە دەرەوەی چوارچێوەی بڵێن یاری دیموکراسیە هەرچەندە ئەس ئەگەر بە ستانداردەکانی تورکیاش بێت بۆیە چاوەڕوانی لەشکرکێشیەکی گەورە یا ئۆپەراسیۆنێکی سەربازی زۆر گەورە لەم ماوەی ئێستەیە هەتاوەکو هەڵبژاردنەکان ڕنگ بێ نەکرێ بەڵام ئەوەی کە بەردەوام بن بە درۆن و بە هەندێک مەسەلەن بردومانی فڕۆکە جەنگیەکان و یعنی لێدانی هەندێک لە ڕابەرە سیاسی و سەربازیەکانی پێکەکە و باڵەکانی تریجا لە ڕۆژئاوا بێ لە باشوور بێ لە هەرچێکی.
باشە دکتۆر بەڕای جەناب ئۆپۆزیسیۆنی تورکیا ینی گوتارێکی ئەوەندە بەهێزی هەیە کە بتوانێت متمانە لەلایەن دامەزراوەی لەشکرا دروست بکە، ینی لەناو خودی لەشکرا دروست بکە و بمنە بەشێک لە ئاڵوگۆڕی سیاسی لە وڵاتەکەدا نەک ئەوەی بەم شێوە بارەباوەی کە هەیە بمێنێتەوە. یان پێم وایە ئۆپۆزیسیۆن لە ناو لەشکرا ناتوانێت کارێکی ئەوە بکە. ئۆپۆزیسیۆن هەموو کارتەکانی بۆ هەڵبژاردنەکەیە بۆ ئەوەی زۆرینەی پەرلەمانی و ئەگەر بکرێت لە کێبڕکەی سەرۆکایەتیشدا بڵێن پێگەی سەرۆکایەتی لە ئەردۆگان وەرگرنەوە. هەوڵەکانیان بۆ ئەوەیە پێم وانە ئەوان ئەگەر دەسەڵاتیان گرتەوە دەست هەڵبەتە ئەو کاتە سوپا دەبێ بە بەشێک یا لە ژێر چاودێری دەسەڵاتی مەدەنیا بێ لە تورکیا. ئەو دەرفەتەی کە ئەوان بتوانن ئێستا وەکو جاران بەتایبەتی بڵێن پارتی جەهەپە ینی جەهەپە بتوانێت وەکو جاران سەرپەرشتی سوپا بکە و ینی سوپا لە پشتەوە بێ بۆ هەموو شتەکان ئەوەیان لە ئێستادا لە ئارادا نییە. ئەگەرەکان چەندە ئێستا لە بەردەم ئەردۆغانە؟ ئەلبەتە قسە و باسێکی زۆرێ بە پێی ڕاوەرگرتنە گشتەکانیش لە تورکیادا ینی ئێجگار یان نزیکن لە یەک یاخۆد کاندیدی جەهەپە یا کاندیدی ئۆپۆزیسیۆن بە چەند خاڵێک لە پێش ئەردۆغانەوەیە. چۆنە ڕەوشەکە دکتۆر؟ پێم وایە زۆر ئاڵۆزەوە بەڕاستی ئەو گەشتبینی کە دەبینرێ بەوەی کە گوایە سەردەمی ئەردۆگان تەواو بۆشتیوە من زۆر لەگەڵ ئەوەدا نیم، هەرچەندە هەموو ئاماژەکان بۆ ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن بتوانێت پێگەیەکی زۆر گرنگ بەدەست بێنێ، بەڵام ئەردۆگان وا بە ئاسانی بڵێن دەسەڵاتەکە ڕادەست ناکەوە. کۆمەڵێ زۆر کارتی بەدەستەوەیەوە لەم ڕۆژانە زۆر بە گرنگی بەکاربێنێ. زۆر بە کورتی ئەگەر ئەشارە بە هەندێک لەو کارتانە بکەم بۆ نمونە وەکوتم کردنەوەی کۆمەڵی پرۆژەی زۆر گەورەی استراتیژی کە ئەمە هەمووی ئەو خەڵکی تورکیا زۆر باش دەناسێەوە دەزانێەوە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە چیان ناوێت چۆن بیر دەکەنەوە. ئەمە خاڵێکە. خاڵی دووەمی ئەوەیە کە وتم ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیانە و خاڵێکی زۆر گرنگ کە زۆر پێی لەسەر داگرێ ئەوشەوەیە پەیوەندی ئەم ئۆپۆزیسیۆنە بە پێکەکاوە بە هەڵبەتە لە ڕێگای ئەوەی هەدەفەوە کە ئەو بە ئەمێنێتەوە لە ئێسۆ تا کاتی هەڵبژاردن چ شتێکی کە دەبینین. دکتۆر جەبار زۆر سوپاسە دەکەم. خانمێک لە سەرەتای ساڵانی نەوەتەکاندا لە ئەڵمانیاوە دەگات هەرێمی کوردستانی عێراق و لەوێ دەمێنێتەوە و فێری زمانی کوردی دەبێت و بڕیاری خۆشی دەدا ژیانی هاوسەریش پێک بێنێ. ئێستاش ئەم خانمە لە دەڤەری گەرمیانە و لەوێش بەردەوامە لە دابینکردنی یارمەتی و کۆمەکی مرۆیی. ژنێکی ئەڵمانیە و 32 ساڵە لە بواری ژینگە و خزمەتگوزاری و دۆسیەی ئەنفالدا کار دەکات. خات و کارینا بەهۆی زۆرمانەوەی لە هەرێم فێری زمانی کوردی بووە و لەگەڵ خەڵک و کەسوکاری ئەنفالکراوەکاندا تەواو تێکەڵ بووە. بەخوا من لە 91 لە کوردستان ئیشەکەم ئەو کاتا لەگەڵ ڕێکخراوە مێدیکۆ ئینتەرنەشنل هاتم بۆ کوردستان بۆ پرۆژێ ئاوادانکردنەوە منتقاکە ڕۆخاوان. یەکەم سال لە پشت دەربوون ینی لە رانیا دوای لە کاراداخ دوای مردەکەم مەمپۆلا ناسیم لێرە ئەوە من هەنایە بوو گەرمیان و یەکەم ژارنەوە تووسێ هاتم بۆ سمود و یەکەم کەس کە لێرە بینیم شازادەخەم بوو. ژنانی کەسوکاری ئەنفال هەر کە خاتوکاری نادەبینن بە گەرم و گوڕیەوە باوەشی پێدا دەکەن. بەو پێی 30 ساڵە لەگەڵیانە و لەسەر دۆسیەی ئەنفال کار دەکات. ژنێکی خارجی ئەتێت وتێتە ماڵەکانیان و ئەم کۆمەڵایەتی زۆر بەقەوت بووە. خۆی هە کۆمەڵایەتی زۆر وەقەوەتی. ئیتر ئەچیمان تێکەڵای ئەو خەڵکە بوو وەل من ئایتر بیمان تاڕێت تا ئیسا الحەمدولیلا 2023ە
باوەڕکە لە خۆشک عزیزترین لە لای یەکتری ئەوە یەکمان خۆشگەرەکە. خاتوکارینا لە ساڵی 1991 هاتووەتە کوردستان و لەگەڵ ڕێکخراوێکی ئەڵمانیدا کاری کردووە. لەو کاتەوە مامپۆڵای ناسیوە کە پیاوێکی گەرمیانیە و لە ساڵی 1994 پێکەوە بڕیاریاندا ژیانی هاوسەرگیری پێک بێنن. مامپۆڵا و خاتوکارین خاوەنی کوڕێکن کە لە ئەڵمانیا دەژی، پێکەوەش لە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کار دەکەن و لە ناوچە جیاجەکانی کوردستان سەرقاڵی پرۆژەی ژینگەی و خزمەتگوزارین. اینجا یەکتر ناسیمان و مناقەشە زۆرمان کردو ئەخیر بەریامان گرتداوە ینی زەواجەکەین. ئەو هاتیادی وەکو کەسێکی تێڵم ئێمە زیاتر ناقەشمان ناکەم بڵێن زیاتر قسەمان لەسەر پرۆژەکان لەسەر دنیای سیاسەتوادن دادمەماشە با پێک و زەواجکەین. مامپۆڵا و خاتوکارین ساڵانە و لە یادی ئەنفالدا خەڵاتی ئاڵتوونی دەدەنە 5 ژنی هاوسەر ئەنفالکراو. لە 2017 هەمووی ساڵ خەلات ئەدەین بۆ ژنی ئەنفال کە بەتایبەت ئازا بوون و مناڵەکانیان بەتەنها بەخێریان کرد لە کاتی کاراسات هەر ئومێد و بەهێز بوون. خاتوکارینا لە ئەڵمانیا دەمێنێتەوە و بوجە بۆ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دابین دەکات. مامپۆڵای هاوسەریشی سەرپەرشتی ئیشوکاری ڕێکخراوەکە و پرۆژەکانیان لە هەرێمی کوردستان دەکات. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. ئیرۆ سەرساڵە ئێزدیانە کو بناوێ چارشەما سۆر تێناسین. پەیامنێرê me Kawa Amer raportek amade kiriye. Cejna çarşema sor mezintirîn cejna êzdiyan e rojekê beriya cejnê li lalişa nûranî dest bi rêwresmên olî dihête kirin û diger rojavabûnê çira dihêne helkirin bi gorey ji mara rojên salê. Helbet evê rojê da êzdî ji gelek welatan qesta lalişa nûranî dikin da ku beşdarî evan rêwresman bibin. Ez Almanya hatîm ez xêrhan nawetkam ser serê min ser çavên me hatin û gelek rojeka xweşekê fehme pê hatiye. Me bawer nakirim Mosadê nehêre û dê bixwî beşerî bînin û lalişa xwe ji bîr nake çû cara. Mi got ya Xwedê û tawîsî melek û lalişa nûranî tu bikê دولتا me Sûriye ciyê me Kurdistan bê sendên herkes veger cîwarê xwe hefîna me serê kaniyê hizîçê giveger her çaperçê Kurdistanê vegerin milletê me çandira cîwarê vegerin her çayê şingarê aza her der azad bû me veger cîwarê xwe. بۆ من دەستپێکێ هەستێک و هەری یەکم بال دکشێنەیەک و ئەژی بە بالا خۆشاندن ئەv ڕێوەڵەسمن کو تێنە گەڕاندن هشت کو ئەز دیێرۆکێ ئەز خۆ vەگەرم دیێرۆکا خۆ vەگەرم لە هەبوونا خۆ vەگەرم هەستێکی نایە حسابکردن ئەز هەست دکم ku ez di dîroka kevin de dijîm. Roja êkê ji cejna çarşema sor hêk têne kelandin ramana destpêka durustbûna dunyayê ye û her wesa dihêne rengavrengkirin ji ber ku di ola êzdiyan da ev dunyaye di werzê buharê de hatiye durustkirin ku roja çarşema sor e. بس هيك بخوا شكلي وي وكي كرة أرضية يا كرة أرضية بجنا بيضاوية يعني شكلي هيك فوقتها هيك تكلينين ومعناها ما عندنا أرضيتي تبادا أرضي وسكن عندنا هويتي. هر di roja cejnê da xelek cejna hevdû pîroz dikin û diyar dek heye ku ew hêkên hatîne kelandin û rengavrengkirin li hevdû den kîjan hêk neşkest ew yê serkeftiye. مشتبه اف لقدانا هيكاج اوجي حرب في عيدي فاقريداش كافندا عرفوا عادة في عيدي يعني Cejna çarşemba sor bi gorey roznama êzdiyan destpêka meha Nîsanê ye û evê mehê da çiket şûnaken ji ber xemla buharê û pazde rojên destpêkê erd nahê tekêlan ji ber destpêka werara gilogiya ye û di ola êzdiyan da ew gelek giringiyê bi siruştî den. Kawa Amer dengê Emerîka, deşta Neynewa.
بله به راپورتی هم دگن داویا کرد کنشن تا جارا کدن هر بمینن نافخیر و خوشیه ده هل خوشی اجت هم بیالی